جەهاژەی هونا و دەرونی پڕدەرد نەگەردشی چەرخ گردبوونی چەپگەرد تاجە تۆ بڕیام وەمەرگت قەسەم ساتێ ئاساییش نەدیێنم وەچەم نەکەری خەیاڵ گلەیی کردن نەواچی بادەی بێشەرتیش وەردەن ئەزەلیلی دەست بە شەرتان مەبوو کەیمە بۆ مەیلت فەرامۆشکەرون ئەزداوە شەوی سایمە ئی وەختە و گرۆختێ تاوەش سلامجە گرد و هۆرامانی سلامجە تاک بە تاک و خەڵک و هۆرامانی دڵۆشان ناپێستە گرکاتی کە جە بەرنامەی وتر و ئامیانیەوە بیانەوە میمان و یانە کاشمە بینەرەوە شەویستەکامە بەرنامە ئارویچما تایبەتە بە گروپی تایبەت ئایج گروپ و پەپولەکە هۆرامانیە کە دلێ هۆرامانی ڕەنگینیانە دلێ سنوور و هۆرامانی ڕەنگینیانە گرنگیمە بە بوار و زاڵا جەشانە و شعرێ و موزیکی و گۆرانیواتەی پێستە گردی مام بزانمێ زاڵە پش و گرنگیش بەنەدەری وەروانەیە هەر زاڵن دماتەر پێ ئایندۆ وڵاتی دیاریکەرۆ ئاروێمە بەرنامەکەما تایبەت کردم پانەیە بەرنامە ئامیانی گرکاتی هۆڵوانێم و هەر بابەتی و کە دلێ هۆرامانیەنە گرنگ بوو ئانە بوو بە بابەت و سەرەکی بەرنامەکەێما و ئێمە بەرنامەکە سەر تایبەت کەرمێ ئارووی نەرێما بیدی باباگیان سڵامەوە نەبوو فرەفرە سپاسە کرد و کە کات و بەخشا بە بەرنامەکەی هەر بە ئینۆکە بەنۆ ماچوو بابا گەرەک ماوەڵانە بلمێنە دلێ بابەتەکەی کە باسوانەی کەرمیار و بەرنامەکەما تایبەتا بەچێشی باس و ئاناموتم پێکرد و سلام و بیاونە فەرماوە من سەرەتا خێرامەی وەگەرم تا کرد و یەخواخی بێدەی سەر و چەمەکام منی جارۆ بەڕوێ مێژووی زان و پێویم و پێگرو و پولەکە هەورامانی تا واچ و فرەسپاس و بەرنامەکەی تاکرد و بەرنامە و ئامیانی خزمەتە ئالش بە ناوچە هۆرامانی کردن تا واچ و کەناڵێەوە بیان بەنامەوە بیان کە فرۆ کەناڵەکە بەنامە هۆرامیشا بێ نەمەن بەڵام ئێتاوانش ئیدامە پانەی بدۆ بەتایبەت بە نوجەناب هەڵبەت بە هەمکاری مامۆستاییانە چێواکە ینی بە هەر مێژووی یامەنەوە من گر کاتێواتەنم ئەگەر تا 10 ساڵی تەریج من درێژە پێدەرە بوو بە بەرنامەوامیانی هەڵبەت ئابەرنامە هەر نازناوەکیش بە مامۆستایی بێزەریفەنە جوانە دەبارە پانامێچە کە عرضڵ کرد تقریبان باباسەنعان من وەڵیانە نەواسمێ گروپ و پەپولەکە هۆرامانی کە دروستم کرد بێگومان تۆ فکر کردیۆ جە بەعزێ ئاچی و تایبەتمەنیا کە هەنی پێی نامەکەی هەڕەتژی ناپە و گروپەکە دوورێ ئەگە گروپەکە نەبێ دڵنیا بە مەسلا خیاڵی چانە نێخامە من تقریبا ماوێ فرەن کاری هوەری کرد و مەسەلا کاری شانەوەی ماکردن بەڵام مەسەلا ئی نەگەڵا ناشنەوە چێوێچانێرە بەڵام مادەم ئینە تایبەتە بەزارۆڵا حەزم کە دەنووسێ گن و ئەجد نوعەکە کار ئاسانی پێ ئیزاوڵا من باباسەنعانم پۆچی ورچنی بابا بە مەفهوم و ئانەی مەسەلا کوڕەزا و کوناچە زەکا ویژوینەوە و بابا هەمیشە دەور و ئانەش بێن زاوڵی نەوەکا وێژە وێش کوکەرەوە مبارەکە بە تایبەت اینجا مەسەلا هەر بابا بیان زیاتر جە ئەلاو تاتی تاوانش چیرۆک و شعر و مەسەلا بەسەر هاتی چە ئەفسانی بی باچە وەچمێ کتیبی بە تاوا بۆش دڵ و ئیزاوڵا وەشکەرەوە یار بە چیرۆک و بە تایبەت شعر و پەخشان تاوا بۆش ئیزاوڵا بووسنۆ یعنی یۆجە کەسایەتێکا و بابای ئینە بیان پێزارۆڵا ینی منیش چی هینەوە چاواتی ئی بابامە پێورچنیان ئینی نەک بەنەوە زاوڵە وێم بەڵکو بەنەوە وێم شازان و من ئەجم بابایش فرە حەسکەرەوە نەوە وێژوینەوە ڕاستە باباگیان هەرجە دەم و زاڵەکە و منیش بەنەوە ماچوو بابەسەن باباگیان گەرەک مابزان و سەرەتا دروست بیۆ گروپ و پەپولەکە هۆرامانی کە بەرنامەکە مارۆ تایبەتا پایشە کەی بێ کەی فکر و ئانێتا پێ ئاما کە ئی گروپێ مەرزندێرە و پێویستە لێ هۆرامانیەنە کە گروپی و هەبوو تایبەت بۆ بەزاڵە من بە تایبەت وێم سەرەتا کاری زاوڵانە کەرین مێ پچڕ مەتا شانووی زاڕۆڵانە ئاهەنگی زاوڵانە کەرین مێ بەڵام ماتە کە زانام سەواچی وەج هێوە دروستە بیە پانەی کە من ساڵانە ئاهەنگکەرینە پێزاوەڵا پاسم بە خازانە کە ئینەی وزمی چوارچیوە و گروپێوە دەم ناکاتە وری ئێستا گروپ و پەپولەکە هۆرامانیم دروست کرد وەروانەی سەواچی ئا کەسیش کە مەیا هەمیشە دایمە چنیم باو ئیدارێەوە بۆ پێی بەردەڕاو ئیزارۆڵا من و ئێستا 1 تقریبان 2010 ئێمە ئی گروپەما ئیعلان کرد و نامێمانیا گروپ و پەپولەکە هەورامانی لۆگۆی جوانما پێی نیارە و چیر و ئینامێنە ئا کەسی کە بەشداری شاکردن تا ئیسج هەر بەردەوامین مێ
پێسە فکرە و ئی گروپی ئاما هەروە فکرەکەەوە پێ ئامانی هەروە وستانە بوار و جێبەجەکردەی کی بە یارمەتیشدا دەپیانێک ئەی گروپە مەرج زیۆرە سەرەتا حتا تقریبان واچ و یەری ساڵی هەروێم بیانە مەسەلا ئی گروپەمە بەردەنراوە بەڵام تدمایی بازە برادری عزیزی پسە کاک ڕێبازی و کاک نەبەزی و کاکدارا دیکۆنی و مامسا یوسرا ئینێ ئامێ دەست شاوەش بۆ مەسەلا هاوکاری مشاکردن و تاکو ئیسێج مەسەلا هاوکارێنێ جە شانۆوینەوجە گرد و هەرمانەکە کە ئەنجام شام بێ اینجا یۆچە تا چات تایبەتمەنیانە کە من گروپ و پولەکانی هەورامانینە هەنوونیان مەرەم فکرم چانەی کردو مەسەلا ناوچەکەنە بە ئام گرد و هەورامانی خوڕماڵینە کە خوڕماڵ ئارۆ مەرکەزیە تێواتمی تاواچ و هەورامانین گروپێ وەزاڵانەش نەبێت چەندە ئەنی پاشیوە کە هەرمانی تایبەت کرد و پێی زاڕۆڵا وەڵێ بعد ڕێکخراوی بینی دەست شاوەش بۆ پچە هەمان شا پێ زاوڵا کردێنە بەڵام پسە تایبەت ڕێکخراوێ بە تایبەت بە زاوڵا بۆ نەبێ من چینە ور ئێستا ئی ڕێکخراوە من نیارە ئەواتمی ئی بۆشایەما پڕکردەوە چانش تایبەتمەندی تر مەسەلا ئێمە بە زوان و هەورامی گەرەکمانە بسەواچی چەند هەدەفێ پیگمی و چانیشا کەس نەبیان تایسە کەمترین گۆرانی هەورامی ماژینی ئێمە وەریستیم ئی بۆشایەما پڕکردەوە کە زاوڵی هەورامانی ئاچی بەهرەمەندینێ تاوا گویانی واچە تاوا مەسەلا گچی و تەنانەت بنیسا منیوە چا چێوە کە اینجا ئاهەنگێما کرد دڵەوەشییانە بێ واتم بەکناچێەوە چیرۆکە پێ منێورە چیرۆکم پێورچنی بە ئینیوانەوە ماتۆ ناکاسە ئەمنویم تاو چیرروکە بنیسن یعنی فرە پەنەم بەش بێ من شنو ئازاوەڵارێک گەڵمێک کام بەهرەمەندینی کام توانەشاهنە کام دەنگشاوەشا پێسە مەسەلا ئی گروپەما باباگیان چەنی پەیوەندی کردی پۆزاڵەکەەوە کە بەیانەت لێ ئی گروپێ هەنی نەمهمە شمە چەنی ئازاڵا مێزدێ کەم زاندی حەز و ئانەشاهان یان بەهرێوی چانەشان کە بەیانت لی گروپەکەی بەڵێ بێگومان ئی زاوڵێ کەمەیە ئێمە نامیشات تۆمار کەرمێ ڕقم و موبایل و ئاو تاتێشات تۆمار کەرمێ تەمان شاچنا تۆمارش کەرمی نە پێزانیاری وێمە اینجا کە ئی زاوڵێ تۆ ئۆتۆماتیکی کەمەیە لاڵ ترزانی کامشا مەسەلا تواناش ئالتەرەنە بەڵام هەمیشە دەرهێنەری باش مەسەلا کەسی کە سەرپەرشتی هەر هەرمانێک کەرەوە ئێڵ مشوم ئەمە سەلیقەش ورد بۆ مەسەلا جوانەکە ورچنەوە کام پێ ئەکتەری ئالا کام دەنگش وەشا کام مەسەلا پێسەمێ جیاوازە کام شا دەنگش وەشا مەسەلا پێی چیوە کاتەری ئینشا هەمیشە تاوان ماجیا کەرمێ اینجا عفو پێی ئانێت کە پەیوەندی پێی زاوڵاوە کەرمێمەیە ئێمە کە ڕقەمشابی لاماوە هەر کار و چالاکێمەبی چڕمێشە ئێمە کتیبخانەی گشتی چەنە فرد چێوە سپاس و کا کامەرانی کرد کە بەڕێبەر گشت و کتیبخانە و خوڕماڵین ئێمە هۆڵش پێ دابین کردین مێ وڵەکەشدانە لاماوە تایبەتە بە گروپ و زاوڵاوە بەڵێ تریمەش فرە ئیسیفادە ماچانە کردن فرەخەسا پێستەوە و بارەکەکە تاینا دلی خوڕماڵیانە چنی پەیوەندی کردی پازاڵاتر و بەر و هۆرامانیەوە هەبەت شمە نامۆ گروپەکەی گروپ و پەپولەکە هۆرامانیا کە گروپ و پەپولەکەەوە هۆرامانی بوو شۆ یعنی زاڵەکەی گرد و سنوور و هۆرامانی بەشداری کەراچە گروپێنە تەنها خوێنە خوڕماڵی نەبوو تا چەند گرنگی تادامپانە یعنی پتاودێ پەیوەندی تا بۆ چەنی زاڵەکاتر و پێم منێ بیارەیە تەوێڵێ بوو زەردەهاڵە بوو یاگەوەتەرە بوو والله شانەوەگیان ئێمە تقریبان پێ ئانەی ئینە بێژ فکرن طبعا گروپەکەی تەنها بە سنوورێەوە هینمان نەکەدەن بەڵێ یا بە چەند زاوڵێەوە ئێمە گرد و ئاهەنگەکانمانە تاواچ و زاوڵی تازی ماردینی دلێ پێنمونەی ئێمە هانە و دنی ئاهەنگێماکە پێی زاوڵا ڕۆژی گیانی زاوڵا بێ ئیچی ڕۆنە تەمام و ئاهەنگەکەی داما بە زاوڵا ئاگەی ینی هەرجە عریف حەفلەیە و هەتا کۆتایی گردوێ شابی پێشکەشکریان ینی ئێمە دوێن کە پرۆڤماکردن و بەرنامەمە نیانەرە ئەلفۆتابا زاوڵی ئاگێ ماورچنینی گوێشا پێشکەشاکردن گۆرانی واتیشا شعرشا شانۆشا گردوێ شابینی ئی فکرەما هەن بەڵام ئێمە پەیوەند نمونەی ئەگەر خوڕماڵە نەگەرەکما بۆ هەرمانێک کەرمێ من زاوڵە تەوێڵێەوە بار و پێخورماڵی قورسە هەر جارێ و ئاهەنگەکەنە مەسەلا زاوڵێ زەردەهاڵی زەڵمی ئەحمەد ئاوایی بانیشاری مەسەلا ئینشا ئەگەر پێشکە بارود لێ تۆ سیارەل گەرەکە تۆ مەسەلا واردە و هینڵ گەرەکە پێی زاوڵا یعنی ئی هاتوچۆ من پسە ئا پلانە کە تا و
کەروش تاو کەروش بەڵام جەڕوو مادیۆ پێم ئەنجام مەدریۆ بابەگیان هەڵوێست و ئایا و تاسە هۆرامەکە چەنینە کە کاتێ و زاڵەکە شەبڕیار و ئانێما کە ئیتر زاڵەکەش بلۆنە گروپی چان نەچکە ئا گروپی زەریفە ینی پێگمە جەهونەری و شعری و گورانی دمایانەچمە پێ باسکەرە بزان و گروپەکە جەچیشی پێگمە ینی شمە چێش پێشکەش و زاڵەکە کردی بەڵام سەرەتانەمە پێنەوەچ بزان هەڵوێست و ئایا و تاتەکە چەنینە بێگومان فرە و کاتانە من فرە سپاس و ئەڵاو تاتا کەرو کە بە متمانەوە گەورەوە ئیزا وڵاکیانە پێلا ئێمە فیر و ئاچێواشا کەرمێکە پەنەژ ماسە ئەدەب و هونەر ئەو تاتە فرە ئالانێ دەماوە من سپاس شاکر و تاواچ و ئەو تاتەی چانە بیان ڕۆژانە چنی زاوڵەکەش ئامان زاوڵەکەش ئادن پێ پرۆڤی و بەردەن شۆ ینی نە یاگی دڵوەشی منەنە یاگی دڵوەشیتونە و بەڵگێ چاپێ ڕۆشن بیر و خەڵک و هۆرامانی بڵێ ینی ئەو تاتەی فرە حەسکەرە مەسەلا زاوڵەکەشە دەتەمەنێ کەمەنە گولانێنە مەسلا تا و ئەرز و شانوێەوە کەر و شعرێ پێشکەشکەر و مەسلا پێشکەشکاری عريف حفلية كرو إنا كم نيا إنا إذا ويسا سواء بيرة براسي إنا تمرين عندن مثلا بي عنيك سواء زانكم لا كرياوة إنا روشن بيري بلابوة إنجا ويش ما زانمي عرو الناس نامو تمام ملتا أدبو هنرا إنجا تو إي أدبو هنرا تشبنا رتكش زاروليني مشم تو وقت تابيز زاولي مثلا إيش ويا باري وسر براسي محكم ترى تا کەسێ تەمەنێت تەرە نەگەرەش بوو بێ هونەرکەرۆ ئیسەوە مەسلا تۆ ئیزاوەڵا ماری گە ڕۆشن بی شاکەری فیر نیستەی شاکەریم بەڕاستی بسەواتی شعوری شاجمنی بە ژنیان و دنیا و باباگیان پێم باس کەرە بزانم شمە گروپەکەنە چێش پێشکەش و زاڵەکە جوانە طبعا ئێمە ئیسە ئامانج و ئیسەیما مەسەلا گۆرانی واتەی بە زوان و هەورامی إنج نبو مثلا إما تنما هنما كردبو بهورامي الجوراني سوراني إيش معهني تقريبا واش مي أجد دجوراني ما بيشكش كردبا يريش سوراني بيني يعني أنا نبو سوراني إيش معه بلا وانا تجمع بلام أنا ضرورة كفر فراغي وياك بالتأكيد بدر شانيج زوانو هورامي أرو أنا حالته براسي ناتن دروستنا أجر جورا كافياش نكمي من أرو إنهم جدز مي جورانية و میاوی گورانیەوە کەرگەکی وزود لێ زارۆڵا ینی ئینە ئین جۆرە وشی چیوە ئەدەبێ هەورامی هوەری کە گنات لێ زاوڵا بەڕاستی من ئەنە پارێزگاری زوانی هۆرامی پەنەکردی و کیتیش مەسلا بە کتێبە بە هەچیوەتەرە کەرمێ ئینە جوتە دەتابەمەندیەکان ئانن کە ئێمە پسەواتی چینەنە ئانە کەرمێ ئەتیمە ماسر و شعر و چیرۆکی کردن سەر و زاوڵەکە بەڵام ئێمە ئیمکانێتە چانەمانیان پسەواچی ئێمە تاواچ و بەرنامە چانێمە هەنێ خەیاڵما هەن کە گروپ و پەپولەکە هەورامانی کەرمی مەدرسێەوە پێی تەمام و پسەواچی ئیچێوە بەڵام تا ئارۆ توانە ئێمە ئینەنە ئنا ئایندەنە ئەگە ئێمە تامی حاڵەتەوەنە پسەواچی جموجۆڵی چانێ زیاد کەمی پێی گروپەکەی پسەواچی دەوراتی کەرمێ پێزارۆڵا پێی نیستەی پێی ئانەی پسەویست عرض کرد چه زاوڵێ فرە دەنگش وەشا تۆ باری مەسەلا فیلگۆرانیاش کردی ئیچی وێ هەنی خەیاڵیمان بابا زاڵی چانەجە هەن توانان ویستەژن هینی چانان سۆتژ وەشە هینی چانان یعنی ئەحساسی تایبەتش هەن پشتو هەر ئیسۆ هۆڵوانەی دی ئاچوێ بێ زیۆ چازاڵەنە تاوەکو بیاونیشەنە هەڵبەت ئەگەر تۆ یۆنە بۆ چ پێ هوەری بۆ چ پێ هەر هەرمانەوی تەرێ بۆ ڕاونیشانە دو تۆ مەتاوی ینی ڕەنگە قورس بۆ تۆ ئاچوێ بێ زیۆ ئەگەر ئاچوێ چە بێ زیۆ ڕەنگە تەمەنیوەنە بێزیشۆ کە فریان نەگنی بە تەمامەتی چێوەکەی پەرکەریۆ چالەکەکەویمە بەرمی دلی مەکتەبەکە اینە مەسلا چەندجارە ئی پلانی ماجی بەجێ کردینە نتیجە عالیش ما بیان مامۆسەکی دڵشاپەنە وەش بیان ئازاوڵی دڵشاپەنە وەش بیان اینجا ئێمە مەسلا هەمیشەکردن ماکارەی کات و مەکتەبەکانە فرە وەختوی زاوڵێ نەکەرمی ینی ئی ڕێکخراوە ئی گروپە بۆ بەهۆ ئانەی تەمەڵی ئی زاوڵەیە و یا گنۆنە ینی ئێمە یاگەشانازینە فرە زاوڵێکی ئانێ چنی ما ساڵانە بەشینێ ینی زیرەکێنێ ئاشنابیە زاڵج بە هوەریی فرەجوانانەچە ئەیوە بەگیان پەیوەندی تا چەری ناچەنە ڕخراوە کاتەری کە ئەکانێ ئەدلی هۆرامانیان هەری ڕخراوان تایبەت بۆ بەزاڵە بڵێ چێ تقریبان ڕخراوێ تەر هەن ینی پا تایبەتمەندیە ئێمە کە هەنما مەسلا کار و چالاکی و شعر و گۆرانی تەنها ئێمەنمێ
بەڵام مەوات و پچ بازە ڕێکخراوی هەرمانی زاوڵانی کەرا بەڵام ئانە کە ئێمە وی مایەکلای کردەوە پێی ئەدەب و هونەر و پارێزناو زوان و هەورامی و زین و کردەوە هەورامی و پسە عرزم کردی جا ئاهەنگەکە و اینجا یود داواکارەکەمە ئانە بیان کە زمان و هەورامی وزیۆ دلێ مەکتەبەکەمە بە زوان وڵا وێمە وان مێ فرە ڕاستە باباگیان چێ منن تۆ ئاچیش واللهی من تاو سەر و گروپەکەی سەر و گروپەکەی بۆ سەر و ئانەی یەکەم دەستوەشی وێم دووبارە کردوە پێی جەنابی تاکەی وەختە تا بە ئێمە بەخشا و ئینە کەم نییە پێی گروپ و گروپەکەی ئێمە چێتەوە فرە سپاس وابرا ئازیزا کرد و کە پشتۆ کامێرەوە عزیەت کێشا چێوە فرە دەست و تاتەوە ئازاوڵا ماچ کرد و بەڕاستی من هەمیشە قەرزار و ئایشانە چونەگەر ئادێ پامتمانە گەوریە کە ئارۆ زاوڵی شادێنی دەست و من ئینە کەم نییە فرە سپاس شاکر و سپاس و تەمام و ئادام و دەستگا حکومیا کرد و کە هەمیشە بە معنەوی ئانێ پشتی ماوە پێنمونەی مەسەلا مدیر نەحیە دایرە و مروری پۆلیس ئاسایش ئینی هەمیشە کار و چالاکیەکانمانە تاواچ و ئاهەنگەکەی شاپێ سەروستین مێ فرە سپاس شاکر و دووبارە سپاس پێی جەنابیستان ئێسراگیان سڵام وانە بوو خانمێ و ئازا و بوێرت لێ هۆرامانیانە جوم ئینە دووەم جارات لێ بەرنامە و ئامیانیانە بەشداری کەرینە فرە دڵۆشەنا کە پێ جاری دووەمی هەڵبەتانە کار و چالاکێکی وتنی کە پاسەکەرا یعنیینە پێ دووەم جاریە ماوە دوی ساڵانە بەشدارە بیجە بەرنامە و ئامیانیانە گەرەکما پێم باس کەری بزان و دلی گروپ و پەپولەکە هۆرامانیانە هەرمان و تۆ چێشن و سلام و بیان و جاوە پرسیارەکەمدا سلام جە توش بۆ جاوینەرەوە شەویستەکە سپاس و کرد و سپاس و شمێچ کرد و کە دووبارە میێمانداری ئێمە تا کرد ئەڵبەتە من پێسە و ئەندامێنە گروپ و پەپولەکە هەورامانینە سەرەتا چانەوە دەستما پەنە کرد شانۆیەوە زاوڵانەمان کرد ساڵ و 2010 هنو ماوەسا مۆفەقی بێ باڵێ و هەرمانە و دەرهێنەر و ئانیشاچە وێن پێم کردن باڵێ باڵە ئیتر چاگەوە دەستما کرد بە هەرمان و کار و چالاکێکە بەڵام بۆنەوە هەرمان و کار و دەوام و دەرزیەوە ڕاستی فەترێەوە مردامێ بەڵامی تری شەڵار هەوڵمێمە بەرداوامتەری فرە خاسە گروپەکە ینی 2002 قسم چەنی بابای کردە ماچم مەرزیانەرە تۆ چی ماچی 2010 ئامانە دلی گروپەکە ینی وەڵتەر چەندشانە بێنی وەڵتەر ینی ساڵانی وەڵێنتەر پێسە و ینی هەر وینەری چەنیشا بێنە بەڵام پێسە و ئانەیە سەرپەرشتیار و واچمێ تیپ گروپەکەی کرد و یان پێسە و ئانەیە ئەندام بوو چەنیشا و چەنی و زاوڵەکە شانۆی کرد و چون وێش عادەت باسە نەخاسترین شانۆ پێ زاوڵەی شانۆ و ینی زاوڵە و گەورە پێوەرە ینی هەرمانەکەی کەرا وەروانێ ئەزمون و گۆرەکە فاڕیەوە پێ باڵە ینی زاوڵە وێش پاسە خاستەر چیوەکە وەرگێرۆ کە هەردوو پێوەرە ینی یەک شانۆکەرە عرزشکەرە یسراگیان واتۆ 2010 دوێنای دلی ئی گروپەنە زیاتر هەرمانە و چێشە بێنە دلی گروپەکەنە زیاتر هەرمانە من چەنی ئایشە سەرپەرشتی کردێ بێ و هەنێ جاری چەنی و کاکسەنعانی بعضێ شانۆیی پرۆڤۆچی و کەرێن مەچەنیشا و چەنی و کاکڕێبازی ئیتر وردە وردە هەنگامەمانە بەڵام ماوە چۆر بۆنە و دەرز و دەوامی و هەرمان و کاریۆ فترێ من مردانی چەنیشە بەڵامی تر وردە وردە هەوڵمێمەوە کە بەردەوام پێسم زانمێ گروپەکە پێ زاڵان تایبەت تا بەزاڵەکە جا ژەنی فرفرە ڕۆح زیاتر نزیکە جەزاڵەکەوە جەپیایی چن ژەنیان دێ چاگە و پەیوەندی تۆ چەری ناچەنی زاڵەکە وەڵتەر دیم فرەوەژ ئێنێ دۆر و پشتەرە و لەچکەکە شاپێوەشکەرینی و ینی فرفرە ڕۆحێوی تایبەت و جوانە باسوانەمە پێکەرە وەش عادەتەن ئەیا هەمیشە واچمێ وەشەویستیش فرەتەرە پێی زاوڵەی پاسەنە ئیتر چجا کناچێ بۆ یان کوڕ بوو بەڵام من وێم پێسەوێم شخصی وێم فرە حەزم جە تێکاڵی چەنی زاوڵان باسوانەی مەکەروکە مەرخلیج و وەچمێ باخچەینە بەڵام وەشەویستیە تایبەتم هەن پێ زاوڵێ ئانی کە چەنی زاوڵە وین و شۆ ئاوە شەویستیە کە چەنی ئایشە ینی گر وزەی ئیجابین پێ من تەنانەت باوشکردێشایان ماچێشایان هەر زیایرەیشا چەنیشایان کە مزیە مێرە پێوەرە بڕێجارم چەنی برازاوارزایەکەم ئانی سەر و هەرمانەوە گەرەکمانە هەرمانەوە کەرمیان پێش بڕکەوە کەرمێ
مثلەن وعد و ئانێم چەنە وەرگێراکە بلمێجبەر کە بەر و شاجبەر پێی گەڵای ئەنی ئینە ئەگەر خۆم شرت ئانە نیە مەسەرەن پێیاگەوە دووری بلیت و بەڵام گرنگ ئانەکە تۆ ئەگەر یانەکەی چەنە بێ محەبەت وێت ینی بەنەشە بەخشی بەڵام چێگەنە چی وێ هەن تۆ چەنی ئانەیەکەەوە شەویستی میی ئەشو ئاگادارە بیچانەیە کە چەنی وە شەویستەکەی میی فرفرە ڕاستە چێ نەبوو ینی سفر زاڵی هەن گۆرەکی مەزانە مامەڵە شەنیکەرە بەچی خراپ ماریۆوە پێ زاڵەکەی ئێستراگیان چن ژەنیانێ چاگەت لێ گروپەکەنە هەرتونیان خانمێتەر تا چەنیە وەڵایی تقریبان دوێیەرێ کناچێتەرێ چشتنینە ینی بەس ئایشا تەمەەن شاجە من کەمتەرە بەڵام پێسەوانەیە ئایشا ئیشتای وەڵێ من نەنە ئامێنێ گروپ و پەپولەکە هەرمانەکەیشا تایبەتەنەیان هەر ینی خزمەتکەرا بە گروپەکەی چەنینە هەرمانەکە هەرمان و ئایشە واشمی هەر سەرپەرشتیکردن پێ نمونەی کاتێەوە فستیڤالەوەمە هەنیان شەوە هەنگیمان پسە ئینە و ئی فترەوەڵینەیە کە ئەنجام مادا ئانەنە چاگەنە سەرپەرشتی شاکەرا مەسەرەن پرۆڤەنچەنی و ئانەیە کە گۆرانیەوەنە یان شانۆیەوەن یان بڕە جاری چەنیشە بەشداری کەرا پێسە و ئەکتەری و هەنێ جاریج پێسە و علیف حەفلیان پێشکەشکار و ئاهەنگەکەی میاوەنە وچ هەرواتۆ باخچمتان ینی هەرمانەکەی و نزیکەنە فرفرە سپاسە کەرمێ دەستەوەش مەدەوارەنا هەر بەردەوامە بێ من شانازی و پۆوە کرد و وەروانەیە کناچی و فرفرە بوێرەنی ئەگەر چێ منە بۆ کۆتاییەنە تۆ واچیش یخوا سەلامەتێ دەستوەشی من پێتا و ئومێد کەر و کە گر ئاوتاتەوە ینی کە ڕاو ئانەیە بی و بە زاوڵەکەیش هەر تەمەنێەوە ئەگەر 4 ساڵ بۆ یارە ساڵ بوو کە بلو سەر و تەخت و شانۆی کە لووە سەر و تەخت و شانۆی ئیتر ئاکاتە وێشوێزەوە کە زان و چن ینی جەری چن توانە ئانێشە هەنە چن قسەی کەر و ینی هەست بە کەمی وێش مەکەر و هیوادارەنا شمش سەرکەوتی و بیتی و دەستاوەش دەستەوەش بوو گیان و ئازا من ئاگروپە زەریفە ئازاڵە زەریفێ گۆرانی و تایبەتە شاپێواتی مەیسە دوێک ناچێت زەریفەی نەچێگە گەرکما بلوپەلا شخصی شاچەنی کرد و خاستەنیگیان قوربان و بوو تو کەنی نایچا گروپەنە بزان و پێم باس کەرە هەستە چەنی ناکە چەنی ئازاڵڵا وەڵا حەوت ساڵی نانچی گروپەنە هەستێ فرەوەشم هەنجانی بە باسنعان و گروپەکە فرە خاسە زیاتر چێش تا فێرکەرات لێ گروپەکەنە وەڵا چالاکی و شانۆچە مافێرکەرا و گۆرانی واتەی و فرە خاسە تۆ شانۆگەری چۆنە بەشداری و کردن یان گۆرانی واتەیان وەڵا گۆرانی واتەی نام بەشداریم کەرن شعرێم واتێنێ و شانۆ چەنە بەشداریم کرد خاسە دەستەوەش بۆ با بنملا ڕەفیقەکێتەوە خاستەنیگیان خێر بەیەخوا وەشەبی بزان تو کەێنی نای گروپەکەنە هیچ بە هەمان شێوە ئایا حە ساڵێکی گروپەنە چالاکیمان چنی ئایشە خاسە پەیوەندی تا چەنی ناچەنی زاڵەکە وەڵا جەخوای بەزیا بۆ فرعاالە پێوەرە گۆرانی چی واچمێنە پێوەرە شانە و کەرمێ و فرەخاسە زیاتر بە چێشت و بەشداری کردی من فرەتر دلێ شانۆینە بەشداریکردن بەشداریم کردن چ پەیامەوە هەن پێ ئازاڵاتر و ڕامانی ئایتی پسەشمە بەشداری کەرا چی وەشاچکە تۆ ئاشنابی بە هوەری جەتەمەنی زاڵەیە من پەیام هەن پێ گرد و زاڵەکە هەورامانی بەیە پێسە من بە ئایا چالاکیێشە بۆ بە ئاش چوێشە دیار بۆ دلێ هەورامانینە و چوێشە بوو دەستاوەش کاگرە بەزگیان سڵامەوە نەبوو ڕسپاسە کێرگە کاتی ودا بە بەرنامەوان بیان یارۆ قسەما پێکەری فەرما سڵام و بیانە سلام جەشمەش خێرامای تاکە و تەمام مستافەکەی تا خێراوەدی سەر و چەما وەشحاڵی و سپاساکەم شمەجی دەفەر تا ڕخناپێ سپاس هەرۆ شمە فرەمانیای دێچەریمە دەستاوەش بوو دەستم زانی بەرنامەکەما تایبەتا بە گروپ و پەپولەکە هۆرامانی کە گروپی ففرە ڕەنگینە لێ هۆرامانیانە بەڕێز و پێستە چیشی بەشدارانی چا گروپەنەوە هەمکاری شاکەری بەڵێ دیارەوەتەی ژەنگای بابا شاماشەتا بۆ گروپ پەپولەکە هۆرامانی گروپیان ساڵ 2010 جا هەورامان و تەمام منتەقەکەینە خزمەتکەرۆنە من پسە ڕێبازگۆکرد لی گروپ پۆپولەکە هەورامانینە هەم پسە ڕاگەیاندنکاری و ئەرک و یاونای و وەڵاکردەوە و چاپ و ڕاگەیاندنی گروپەکەی هەرمانەکەەوە هەم پسە ئیداری چ ڕێگوستەی و سەرپەرشتیکردەی و کۆمەڵی هەرمانە جە ئیدارینە هەرمان شاسەرکردونە و چەنیشا هەمکاردا فرە خاسە کاگرەباز بەرهەمەی کە منیستریات چیرۆک بوو شانۆ بوو گۆرانێکی باکی منویستۆشە بڵێ ئیسفاکردە جە هۆنیارە نوویسەرا هەورامانی بەتایبەت وەڵینەن پێی
هەرمانەکە هەنمان هەنێرێکە گروپ پۆپولەکە هەورامانی بابەسە ئەنج ویشش تا ڕادیۆ دەست نووسێژن فرۆوەختانە بەرهەمەکانە بسەر شعری چی نووسی بەڵام ئیسفاە کریان جە مەمۆسا عوسمان هەورامی کە وەڵتەر ڕۆژی وەڵتەر بەداخەوە ئەمڕۆ خۆش کردو و خواست بەخشۆش ئەسەفیاکی ئەسەفی گەورێن بەڕاستی وە چۆ دیمیچۆ کۆمەڵی هۆنیاری خاصی ماهنی ئایشی جەبوار و زارۆڵانە هەرمانە کەرا کاک فەریدونی بەهرامی و هەرپاسە چیگەش کاک ناچە خارگەڵامەوی کاک بەکرهەجیجی و فرە و شاعراتەنی ماهنی کە چیگە هەرمانە سەر و بەرهەم و زارۆڵا کەرا ئێمە پێسەویمە ئیسفاما چا بەرهەماکردن کە ئایشان نووسێنی پسە نووسەرا هەورامانی چەند شارێکی گرنگەنە و بژاردە شارێکی پێزاڵەکە و پێ ئاست و تەمەنوایشە بە هەمان شێوە تەنسیخکردە و ڕگوستە و موزیکەکەج بە هەمان شێوە گرنگە کی هەرمان و موزیکی تاپەکەر و چکۆ تۆمار کردیەوە بەتەکی ئارۆنە موزیک بە تایبەت پێ بوار و زارۆڵا کۆڵەکی سەرەکیە پێی سەروستەی هەرمانەکەی ئێمە جە هەورامانە بەداخەوەیانی ئیمکانی تێچانەمانیان جە ڕوو توانای موزیکیەوە ڕاچمی ئامێری فرەوەڵی کەوتیمانیێنی بەڵام وەژوەختانە وێبەخشانە حسامە عزیزی وە پاسە کاروان هەورامی تاوان شاتا ئیسە بە ستۆدیۆ وچکلێنەکە تاواشی وینە ئەگەر باری سەر و ئەسڵەکەش ڕەنگە ستۆدیۆژنەوە بەڵام ئێمە پێیانەی هەرمانێکی ما گناوە سەر و پایا و بلاوەڵێوە یاکێ ماوەشەکە دینە تابێت پێ تۆمارکردەی ئا گۆرانیا کاوسامە عزیزی وەرپاسە کاکاروان هەورامی ئەلکو تۆمارکردەی گۆرانشان جە ئەستو بێتە فرەخەسا ئاست و زاڵەکە چەنی وێندێش مەگەرەکمان دەبسەراگەرنکاری ڕەنگە زیاتر بیاوێنەوە هەستش پەنەکەری ئاست و زاڵەکە چەنینە وەژوەختانە ڕەنگای ئینە دریا و گۆشی گردی مارە خەڵکو و هەورامانی بەشێەوە گردین هەمیشە کەسانی وی زیینەن کەسانی وی چالاکە زاڕۆڵەکی چا بە هەمان شێوە وەروانەی کە وەختی وێش زارۆڵی هەورامانی هەر دلی باخەکاوە و دلی کۆڵان و ئاسەختی کرد لێ هەورامانی بینی ئینە بینی بە هۆکارە پێ ئانی کە زارۆڵی هەورامانی چست و چالاکی بانە جە دنیا ئاروی چێن دنیا وەڵیکەوتوی ئارو نەزاڵەکی ما تاواشی و ئاسیەوە خاشاهن هەمجە وانای و مەکتەبەکانە ئینن بێن بە پاپشتیەوە خاص کە تاوە ئیمەجی سفااشا چەنەکەنمێ زاڵێ چالاکی چست و چالاک بەرهەمدار پێی کۆمەڵی وزمیدلی خەڵکی بەڕاستی وە خزمەتێکا بە ئەیاوتاتێشا و ئەرکیەوە کەمتر گرۆسەر و هەم مامۆسایە وانگاکانەوە هەم ئاياوتاتیش هەدلییانێنەکە ئەرکشاکەم کەرەوە تاومێ خزمەتی خاص پایشاچکەمی و جەراو ئانێچۆ گدی ماوە خزمەتی بە کۆمەڵی کردن. پەیوەندی گروپ پۆپولەکە هەورامانی چنی تیپی شانۆی خورماڵی وە سوالەما پێکرد تیپ و شانۆ خورماڵی جۆن چا گروپا وەژبەختانە تاوان زیینەی بوو بە هەورامانی و تەنانەت پارێزیا و هەڵەبژێش بە وەروانەی ئێمە هەم هەرمان و چالێکەکە محافظە و هەڵەبچێ چێنە بەژاریە چالاکمان هەنوە جە خورماڵی چێنە پسە قەزای ساڵی وێردی واچمی مانگۆ دوانزەی بەشداری فستیڤال و قەزاکە ماکەجێ چەمچەماڵ هینە دەور و کاریگەری عارژبی بەی یاگەکی پێ ناوبانگ و یاگەکی گروپ و پۆپولەکە هەورامانی چەندی بوشان و خورماڵی پەیوەندی تون و تۆڵشاهن و هەمکاری یەکترینی پێی سەدوستەی هەرمانەکەشە پێوەرەوە فرەوەختە ئاهەنگەکە شەوە ئاهەنگەکانە پێوەرە هەرمانەکەرا گروپ و پۆپولەکە هەورامانی بە کۆمەڵی بەرهەمی گۆرانی و چیرۆک و سەماوە وتی بوشان و خورماڵیچ بە بەرهەمێەوە شانۆی زارۆڵانەوە بەشداری کەروچە ئاهەنگانە و دماوانێکە کۆمەڵێجە ئەندامەکانماجە گروپ پۆپولەکە هەورامانی هەمان کاتەنە بەشدارین یان واچمی ئەندامی نجێتی بوشان و خورماڵی ئینە پاسەشکردن کە فرە هەرمانەکانمان گنا پێوەرە و پێوەرە هاوکاری خازیمی پێ سەروستەی هونەر و شانۆ و موزیک و گۆرانی زارۆڵا منتێخەکەنە ئەگەر چێ منە بۆ من ناواتەوە من ئانی ماشی و بەڕاستی گەرەکمان گلەی ڕاویان نەکا کرد و وێ ماوەڵێنە ئینجا دماتر کەناڵەکەی تەریش بەڕاستی زەرورە گرنگاکە ئیشەوە ئاهەنگی کریاکە تاواش و ئەگەر جەهین و شارەکە تری یاگەکە تری زیاتر نەبا کەمتر نیێنیوە مێمە فرە دڵنیێن مێجێ ئاست و توانە و ئیزارۆڵاوە بەرهەمە هونەریەکە بەڵام بەداخەوە کەناڵەکەی ڕاگەیانی تا ئیسەیچ نەتاوانشا پێسە پێویستی بیان ئەگەر واچینا پاسشەوە نا بەڵام پێسە و پێویستی نەتاوانشا گرنگی باپی ئاهەنگا پیشەوە ئاهەنگاپی گروپە هونەریاکە هەنی منتێقەکەن ئێمە گروپی موسیقیمان هەن گروپ پۆپولەکانمان هەن تی بوشانۆیمان هەن و چەندین نوویسەری و شاعری و شیوی خاصمان هەن هەورامانە بۆ چالاکی فرەفرە خاصی کریا بەڕاستی جەکتیبی و جەنوویستەی و تەمام و بیارەکانە بەڵام
بەداخەوە ینی ماچوو بە پاو بیویسی دەستگێکی ڕاگەیاندنی مەتاوە گرنگی باپی یاگا ئێمە ڕاستە مەسەن ئارۆ ڕاگەیاندن جاران واشین دەسەڵاتی چوارا من تاواش ئیسە هەرچێەوە ڕاگەاندن هەرمانە سەر نەکەڕ و بەڕاستی ئیچێەوە حسابکەرە نییە وەروانە ئێمە زەرورە هەم پێ دڵوەشکردەی ئی گروپ و چالاکیا پێسە تەژێعەوە معنەوی کە تاوە مەسەر وێ شاوی ناوە دەستگاکە ڕاگەاندنینە هەم پێ ئازار وڵاشەکە هەرمانەکەرا ئەو من داواکارەنا هەم لایەنی پەیوەندیتار کە تاواچ و خزمەت چاکردن ئامێنی وەڵێەوە بەڵام گرنگە زیاتر خزمەتی زەرورە کە ڕاگەاندنەکەی گرنگی باپی بەرهەما هەم پێ پڕکردەوە بەرنامە و کارویچە مەسەن تەلەڤیزیۆنەکانە مەگەڵەوە پێیانێ کۆنتاکت و شمەچنی ڕاگەاندنەکە تا چەند هەوڵوانێت تا دانیشتکوت و ئەگەر چالاکی و کردی ئەگەر نەیاونیش پایاگا پاراگەاندنە چەنی بزانە ئێمە چەنی ئامادەکردەی و ئەلانکردەی ڕێکلامی پێی هەر چالاکیەوە من خاص تایبەت پسە ڕاگەیاندنی داوەتنامەی فەرمی کیامی پێ تەمام و دەستگاکە ڕاگەیاندنیەوە تۆڕە کۆمەڵایەتەکانە گروپمان هەن گروپ و ڕاگەیاندنەکە ئین منتیقەی بە تایبەتی مەحافەزە هەڵەبجێ ئێمە چاکە داوەتنامەکەی چیانی پێیاگەی هەر پسە ئەگەداریەوە و پێش ئەکاونت و یاگەکاویشمانەوە هەم بە فلێکس یاگەکانە یاگە گردینەکانە بڵاو کردیەوە ینی ئینە پەیام هێوەن پێی دەستگاچە بەڕاستی ئەم داواکانە هەم لایەنی پەیوەندیتار پسە لایەنی حکومی ئیداری تاوە زیاتر هەمکاری گروپاکەرەوە و شمەش هەم پسە دەستگاکە ڕاگەیاندنی زیاتر لاکردیەوە ئێمە زاڵێەوە بەهرەمەند هەن توانایە جیاواز دەشانە ئەگەر تو تاوی وێژوینەوە تەنیا یەک دەقەنە تەلەڤیزیۆنیەوەنە بەڕاستی تەژەئەوە معنەوی فرە خاسان وەروانە ئیزارۆمە ئی کەسە تاو بەڕاستی هەمکارەوە خاص بوو و توانایە خاصش بۆ پێی ئەهنی کە جارێتر گرنگی بە وێژ بۆ و زیاتر بلووەڵێەوە و وێژ بەرەوەڵی وز و پێی خزمەت و کۆمەڵی ئینانی خزمەتتانە دەست و شمە ژۆش بۆ سپاس پێی ئابرادراچەکە ئارۆ هیلاکی شەکیشت و ئەمەیگە دەستاوەش بوو فەرسپاس. ئەزدا من پی جۆرەچە ئامامی کۆتایی بەرنامە و ئیجارۆ ئامیانی مەدەوارنا کە بابەتەکۆ ئاروچما بەدڵ و گلایوی تا بوو کۆتایی بەرنامەکەمەوە گەرەکما سپاس و هەوارخانی کرد و کە خانمێەوە دەزڕنگینەنە ئەجل دیزین کە براندی تایبەت بەوێژان ئەوە ئارۆ سپۆنسەری جلوبەرگەکە منش کردم پێ بەرنامە و ئامیانی فرەفرە سپاسش کرد و تا بەرنامیوی تر یانۆ گلایوی تاوان بوو خواتاچەنی.